ئەو کاتت باش کاک تابلۆ. سەرچاوم کاک قادرجان حیاتی من باشی ئەحواڵت کوی؟ سوپاس. کاک تابلۆ دووبارە گەڕاینەوە. تۆ دوو بەڵگەنامەت بۆ ئێمە ناردێ کە ئاماژە بەوە دەکات کە لە خواروی عێراق شێخ باز ڕوبەڕووی لێپێچینەوەی یاسایی دەبتەوە بۆتەوە، نەک دەبتەوە بۆتەوە، شتەکە ڕووی داوە. هۆکاری ئەوە چییە؟ ئایا درێژە پێدانی هەمان کەیسی قەدیمە یان شتی نوێ ڕوویدایە؟ بەڵێ درێژە پێدانی هەمان کەیسی قەدیمە کە حەقمان و مافمان لە لای شێخ بازیە و لە لای خاڵیتی نامانداتەوە لۆیە بە تەهدید حتا بەخۆی ڕادەگا ڕۆژی سکرتێری مۆزەفیتی سکرتێری تهدید دەکا خەبەر دەنێری حتا لە چۆن یەک دقە لە چیانی شێخ ڕۆژ بە چه هەڕەشەی لە تو کردێت؟ چ بەڵگەتەیە؟ وەڵا بەڵگەم هەیە، بەڵگەم شاهێدم هەیە دوو کەس یەکێک ڕۆژنامەنووسی کەچیش بەرپرسە لە کلەوی ڕۆژ گۆتیتی ئەمە ئەوڕۆ لەگەڵ شێخ بازی ڕقەمین خۆمان حادثکەن تەختی بنەماڵی بارزانی داهژێنی. بەڵگە تێلۆ قسە بەڵگەم هەیە و شاهێدیشم هەیە. بەڵێ ئەوە واز یعنی ئەو مافەیمە نادەن. ڕۆژێک لە ڕۆژان پار بوو هەفتەیدا بەڕێگای شێرکۆ ئیسماعیل مەحموودی شێرکۆ ئیسماعیل شێروانی و محامیەکەی میران فێریان لە من کردو بارا درویان لەگە من کرد وەرە ئێستا شێخ باز دەوێ بتبینی وەرە ئێستا دەتبینی چوومە قەریە ئیتاڵی یەک نووسنگەی محمەد چیمەنتۆیان بوو ئێستا نا ئێستا شێخ باز دێ وەڵا شێخ باز تەلەفۆنی کرد ئەمە پێم نا کاک بێم بەڵێ دەنگ پچرا ئێستا ئەوە بە منیان گۆدوەرە ئەتفاقەی بکەن کاکە باز ئەوعەت دەدا شێخ باز بە خۆم دەوم لە دەنجی بوو گۆدی دوو هەفتەیت کە دەتبینم سەفەرەکەم هەیە نامەشی لۆ من ناردە نامەکەشی مەوجودە لە بۆم دەنێری نامەکەی شێخ باز ئەویش لۆ دەنێرم بە سەرچاو دەستخەتی شێخ بازە هەل لە مۆبایلی واتساپی خۆی نووسیتی بۆ واتساپی خۆی ڕقامی خۆیتی بەڵێ دەلێ دوو هەفتەی تر سەفەرەکەم دوو هەفتەی تر دێمەوە دەتبینم ئەمن هاتن گۆتیان چت لەکەن شێخ بازە ئەمن گۆ ڕاستە وەرەقەکەم نووسی ئەمن ئێستش دەڵێم شێخ باز قەرزاری من نییە شێخ باز قەرداری باب من ڕەحمەتی ئەمن حەقی هیچ حەقەکی قانونی و شەخسیم لەکن شێخ بازی نییە بەس ئەوانە چکەوەندە نیە. بەس کاک تابلۆ یەک دقا ئەزان دەرێ من ناوم تابلۆ نەوزاد محەممەدە دان پێدا دەنێم بأنه ليس لدينا أي مبلغ لدينا بخود زين جمع دكا أي مبلغ مالي أو حق قانوني لا سابقا ولا حاليا لدى سيد باز رؤوف كريم إلا لا بصفته الشخصي ولا بصفته مدير مفوض الشركة ولذلك وقع بتاريخ 17/10/2024 يعني دلي اعتراف دكي هيتش تشينغو لك نينيا داكا خادم اما هيتش مالك نينيا بس ورقه يا شيخ باز كتوقيعي كرديا وخالي توقيعي كرديا باري بابم قردارن ئەمن نیمە شێخ باز ئەو ڕۆژ دەرم شێخ باز قەرداری من نییە بام بەس بەداخەوە شێخ باز ئەو مۆزەفە بوو کە لەکەم بابم بوو ئەو فەرمانبەرە بوو کە پارێ نەبوو پاتری سیارەی بکڕی بابم ساڵی چەند ئەوە ساڵی چەند ساڵی 92-93 بەڕازی لە سۆرەکەی بەڕێ ئێستا بینەوە ئەو دۆسیەمان زۆر باس کردیە کاک ئەوە ئێستا لە مەحکەمەی لە 2000 ئەتو دۆڕای لەبەر ئەوی 15 ساڵ نووسرایە 15 ساڵ بەسەر کەیسەکەدا تێپەڕیا وایە لە هەردوو کەیس ئەمێن دەمەوە بڵێم کاک تابلۆ من پەیوەندیم بە بنەماڵی شێخ بازەوە کرد بەڕێوبەری نووسنگەکەی ئەتر دوو بەڵگەی نات یەک لەوانە ئەوەیە زایدەن دەرێت لە مەحکەمە دۆڕایە من نازانم چی هەیە ئەو قەزیە خواروی عێراق چۆنە سەری هەڵدایتەوە ئەوەمان دۆ باسکە ئەو قەزێ خواروی
عراق چۆن هەڵیدایەوە من هەستام شکایەتەکەم کرد لە نووسینگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕێزدار کاک مەسرور هەستا لە دوومنیان نارد گەیشتیمە قۆناغاکی زۆر پێشکەوتوو لەسەر ئەوەی ڕێیان لە من گرت ئەمنیان تادید کرد لێیاندام ئیهانەیان کردم لە چێن دەڕێیانیان کردی دەیاندای لە شارێک لە شارەکانی نێزیک بەسڕای چ بەڵگەت هەیە لە ئەو شتێک کاک بەڵگەم هەیە ئەمری قەبزی لۆ دەرچووە و بەڵگەم هەیە ئەمە دقایق ئەو ئەمری قەبزیە ئەمە ڕامانگەاند دەتوانین بڵاوکەینەوە کاک تابلو ئەلو بەڕێزان دەنکە بچرا یەک دقە کاک تابلۆ ئەمە ببوورە ئەمە بڕیاروا بوو ئەوڕۆ بەڵگەکان بڵاوکەینەوە لە بۆمان هەیە بەڵکان بڵاوکەینەوە لە زاری خۆت واللهی هیوادارم ئەگەر لێ بگەڕێت لە بۆ چەڕۆژەشی دوای انتخابات بەڵگەیت کەش هەیە زیاتری شێت دەدەمێ بەڵگەکەی دیکەش ئەوەیە ئەمە ڕامانگەیاندیە کە شتێکی بە بەڵگە بڵاو دەکەینەوە یعنی چ گەرنتیەکمان دەدەیە کە ئەمە دوای انتخابات شتەکەمان لە دەستە بەڕێزان هەردوو بەڵگەمان لە دەستە ئەمە لە بۆ مزداقەتی ڕۆژنامەگەری خۆمان لە سەزاری ئەوەی دوای انتخابات بە چەند ڕۆژ ئەمە لە بۆمان هەیە ئەو بەڵگانە بڵاوکەینەوە دوای انتخابات بە 4 ڕۆژ بەڵگەیت کەیە 5 ڕۆژ بەڵگەیت کەشی دەدەمێت کەوا یعنی 16 بەغدایە دێ هەتا 16 حتا 16 کتابك هي دردسي لوزارتي دارایی بغداد كدلي اموالي منقوله وغير منقوله شيخ بازي وحجز بكري دز بس دا مدري حتى او بوزوعه او كيسيك وتايفيدي باشا كاك تابلو شون يعني الشيخ باس هولي ازيد داني تويدات سبلغتي له هندي يعني كو قرار درت شو بالريالي قلت والله قويه كم زاريانيه جارش كاش لسويد ويا اللي كردم او يكم زاني جاريش كتاديد دكان وجارش كاش لا سامع بين السر اوي السويد لي قرين اوي السويد لي قرين بله مثلا السويد بوليسي تي نكرت وايا انا نكرت نكرت بس استا اوا برياري قرتن هي ونيا بله تو علي برياري قرتن هي واشتش بردس ايه معايا در قانوني وما دتوانين چۆن ئەو شتە ڕوویدا ئەنی چۆن شێخباز جیدا خۆ شێخباز بەخۆی لە توی نەدایە ئەمری ئەوەی شێخباز یعنی چۆن بڕیارە دەرچوو بەڵێ بریا قادر ئەوانەی ئەمنیان خەتەف کرد ئەمنیان برد ئەوەی پێشەوە تەنیش سایقی دانیشت بوو تەلەفۆنی لۆ من کردەوە سوورە و سۆت شێخباز ئەمن دەیناسم حتا و قسەشی کرد شێخباز گوتی ئەمن ئەدی بە خەبەرم لۆ نەنار بە خاڵت پیاو بە هادێ بە ئەگەرنا ئەتوو ئەو پیاوەنی دەرەقەتی من نایە ئەگەر دەتەوێت بە خۆت ڕسمی دیت دەنگت دیت یان ڕسمیش بوو یعنی ڤیدیۆ کاڵ بوو یان دەنگ بوو صوت مباشر صورة وصوت مباشر بەڵێ کووت شێخباز ئەو غەڵەتە گەورە دەکاتن لە پرۆسە چیوە يعني أو ألف بايع مو كذا زاني لو رجعنا كاميرا هيا بنمونا لو رجعنا الشيخ باس كو غلط فظيع إذا كابرا شوا بنمونا هذه أو غلط فظيع كو كرد حقي ميراد قرو يتيماني خوازي لويدي كاك تبلغيك هي لاي تبلغيك تام بيدا بو كتوان دراوا مثلا بالرياري قرتن لبو الشيخ باس در بسيتن أديكو كاميرا هي لوي مسحي ميداني دايرة استخبارات كردي مسحي ميداني أمني وطني كردي أو كيسا أمني وطني بيدزاني استخبارات بيدزاني همي بيدزانن بأساني أمري قبزي در ناسي لسيس كسك والله هم شاهدم لقربو دو كسم لقربو كم ينبرد يكتشان لا آغا كاني دزية بله اویش کیسیویش دیتا گوره کیسیویش سبای دوزبای داوای صلح دکا داوای و دکا اویش يعني خلشي كز شو لقردا بوا نكر بخود بوش عادي دو كسم لقربو بتانا نبوم دو كسم لقربو ستان يكرا ليتان دراكا كوا
ئەمن ڕسمەکەت لۆ دەنێم زان چم لێکرا جەنتایە کەشمان پێ بوو 18 دەفتەری تێدا بۆویشیان برد ئەو ئاغا دزەیەی بوو 18 دەفتەر بوو ئیویان برد بەڵێ 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 ئارێ وەڵڵا یعنی سێ کەس میرانە هەوڵی ئەشکەنجە بەس لە تو درایان لەوانی کەشدرا بە پێی قسەی تو ئەوان لیانەدە بەس ئەمنیان برد چۆن قوتار بووی ئەدی کاک تابلۆ فڕیاندام بەخۆم فڕیاندەم هەر نامەک بوو بمگەین نێ فڕیاندەم حتا هونەری عومەر ئاغای سورچی گوتی شێخ باز کاکە باز نەهێشت بەجێ منی بکرد بە هەر لەو جێ بتمان کوشت باە لە چێوەی گوتیا هونەر لە چێوەی گوتیا ئەویش لەگەرویش قسەیان کرد بە تەلەفۆنی هەردووچیان چکە کەیسی سلێمانیشم کردەوە پارەی سلێمانیش هەدی هەموو کاک قادر ئەوە گروپەکن جەمشیر شێخ باز و هونەری عومەر ئاغای سورچی ئەوانە هەموو گروپەکەن دەیانەوێت لە ناوم بن ئەو پارێ نەدەنە من بەڵێ کێشەکە کۆنەینەوە تو دووە مشکلەی پارەیە ئێستا ئەمە قسەمان لەسەرەوەیە بڕیاری گرتن لۆ سەرمایەداری گەورەی کورد شێخ باز بە پێی گوتەی تو و بە پێی هەندە بەڵگەی لە بۆ ئێمە ناردێت دەرچووە مادەکە چییە کاک تابلۆ مادەکە 440کە خەطف و تەسلیبە یعنی دزین و ڕفاندنە حکمی خەفیفی مؤبەدە حکمی قورسی ئەدامە قەت یعنی مادەکە زۆر قورسە 441 ئەوەی تو باشە هەرە سووکەکەی مؤبەدە پێت وایە دەرەقەتی شێخ باز ئەگەر هەرچەندە مەسەڵەن ئەمە ناتوانم هیچ قسە بکەم وەکو ئەوەیەک بەڵام پێت وایە دەتوانرێت شێخ باز بگاتە ئەوەی بەس تەحقیقی لەگە بکرێ نەک بجێ لۆ ناکرێت ئەوڕۆ دار و دەستی حکوومەتی هەرێمە احتمالە بەس بگاتە ڕێزدار کاک مەسرووری ئەوڕۆ کاک مەسروور بەخوانیە و حکوومەتی عراقیش حکوومەتی عراقی ناوکەی سێسە لەدەست هەرێم نییە لەدەست بەغدایە لەدەست عقید لەدەست بەغدایە لەدەست هەرێم نییە وڵا بەغداش وەزارەتی دارایی کتاب دەنێت لە بە حکوومەتی رەمدە دەست بە سەرداگرتنی گشت ماڵ و ملک و سامانی چۆن یعنی هێشتان زەریمەکەیەک لا نەبوویتەوە هێشتان قانونی عراق ئێستاوایە کە ئەمری قەبزی دەربچی خۆی تەسمیل نەکە دەست لەسەر ماڵ و ملکەکەی دادنێ ئاگادار کرایتەوە گەیشتە مەتارە تامیم کرایە 6 ڕۆژە تامیم کرایە یعنی ئێستا شێخ باز لە بۆ لە هیچ سەفەر لە بۆ هیچ وڵاتە چی بکە ئیلاگە خارجی سیستەمی لۆی لە دەربینن جوازەکەی نەکەنەوە لە مەتاری ختمەچی جەوە حەبایەوە چ کابرای گۆتیلو لێ بدەن ئەگەر نا حرب جەڕەت سیستەم لێ بدەن ئیشا بشارەدا لە بەغدایە دەرێ ئەو کابرای جوازی کراوە لە هەرێمیش یان بەس لە بەغدایە لە هەموو کوڕ عێراق هەموو سەیتەرات هەموو مەنافزی حدودی لەو هەفتەیە بێش دەگاتە مەرکەز شورتەش دەبی مەرکەز شورتەی چێندەر ئازادی هەولێر بۆ دێتە هەولێر لەبەرەوەی ماڵی لەوێ قۆناغی دووەمیش دەگاتە شۆرتەی ئەنتەرپۆلی دووەلی ئەنتەرپۆلی دووەلی ئەگەر نەگیرێ و تەسمیل نەکە لە عێراق ئەمن داوا دەکەم بدەن ئەنتەرپۆلی دووەلی دەیدەن بە چه حەقێک یانی دەدەی ئەنتەرپۆلی دووەلی کاک لەبەرەوەی سویدی تێە هاوڵاتێکی سویدی یان لەبەرەوە نا لە قانونی عراقە کە ناگیرێ و بزانن کابرا بزنسمانە و جوازی تورکی هەیە و جوازەشکە دەوڵەتی ئەوروپی هەیە شێخ باز جوازی تورکیشی هەیە بەڵێ جوازی چۆن دەزانی کاک تابلۆ وەڵا ئەمە وەختی خۆی لەگەر شێخ بازی بەداخەوە زۆر نزیک بووین زۆر ئەوە بووین هەر بابم دەچۆکن لەگۆ تو کوڕیمەی کاکە تو کوڕیمەی ئەتە بە کوڕیمە مالیان خواردی ئەمن بەداخەوە قسەی دەکەم ئەم بەداخۆ ئێستا لە مێشی خۆمدانە ئەگەر دنیا شێخ باز داوای دانیشتکە لە گەریدانانیشم چکە لە مستەوای من نییە شێخ باز وەختی خۆی مۆزەف بوو لەکەم بام ڕەحمەتی لە مستەوای من ناخوە کاکە تازە ڕۆی ئێستا شێخ بازە ینی لە بەوەم نیانی لە ڕووی ئەو بڵێ ناتوانم لە گەریدا بنیشم بە هەر دەبی ئاشتی بکەن لە بەهیوان کاک تابلۆم سوپاس دەکەم مەگە قسەیشکەت هەبیتن بە مختصەر ئەم پەیوەندی بە مەکتەبی شێخ بازیش دەکەم بزانم ئەوانش کۆمنتاریان چییە دەڵێم ئەو خەبەرە هەیە
بەڵێ داوام لە بەڕێز کاک مەسعود بارزانی هەیە سەرۆکی حکوومەتەکە بابی ملەت ئەوڕۆ ئەو کەیسەم لۆ کۆتایی پێبینی و شێخبازی بەگرتم بی بە سۆڵحی بەسنەوە حاکمی کۆتاییەکە بی بە مۆزوعەکە زیاتر گەورەتر نەبی و حەجیج ناکەم کتاب لە وەزارەتی دارایی بەغدایە بێ دەست بەسەر ملک و مالی شێخباز و مەسفای نەفتی لەوانەدا بگیرێ لەگەڵ ڕێزمدا زۆر سوپاست دەکەم. باشە زۆر سوپاس کاکتەبرە سەرچاوم ئەو کاتت باش کاک میران کاک میران ئەتوازم پارێزەری تایبەتی کۆمپانیای کاریان ئی شێخبازی خاوەنەکەی ئەم کۆمپانیا کاربەری بەڵێ کاک میران ئێمە هەواڵک وا هاوکات بەڵگەیەک لە دەستمانە بە دەرلەوەش کەسێک بەناوی تابلۆ ناوزات ئەڵێ شێخباز لە خواروی عێراق ئەمنی لەگەڵ دوو کەسی هێزەکی ناردیە لیان دایمە ئۆشکەنجە درایمە و لە خواروی عێراق بڕیاری گرتن و شێخباز دەرچووە. تۆ وەکو پارێزەرێکی ئایا ئەگاداری ئەو کەیسەی؟ نەخێر بە هیچ جۆرە ئاگادار نینە و ناوەڵە لەبەرەوەی نەکاکە شێخباز تابلۆ هیچی شتێکیان لە خواری عێراق نییە و ێم بزانم شێخباز هەموو ئیشەکانی لە هەرێمی کوردستانە و کاکە تابلۆش دانیشتوی هەرێمی کوردستانە لۆچی تەوێن دەرێ و مشکلی دروست کردێ ئەو ئاگادار نیمە بەڕاستی ئەو دەڵێ ئەمە لەگە دوو کەسیت کە بووینە سێ کەس بووینە سەفەرمان کردیە لۆ ئیش و کارێک لە ڕێگا هێزە کاتێ لی داینە لەوێن دەر کامیرەی ئەوە ڤیدیۆ کاڵیان کردەوە شێخباز بووە ڕەشەی لێ کردینە لیان دایمە دەڵێ پۆلیس تەختیتی کردیە ئەمنی ئامەیە تەختیتی کردیە تەمەشای کامیرەی چاودێری کرا بۆیە بڕیاری گرتن لە بۆ شێخباز و هونەر عومەراغی سوورچی دەرچووە ئەوە کەیسەشکەیە جیایە یاریم لەسەر ئەوەی نییە بەس ینی بەتەسەوری خۆم بۆ تەسەوری هیچ کەسەشکە کاکە شێخباز ئەوەوە تەسەڕفاتای لێ ناوەشێتەوە خەڵکەشی زۆر ناوی شێخباز دێنی و خەڵکەشی زۆر پنیمی لۆ دروست دەکا و بختاینەوە دروست دەکا بەزەوە بەڵگەک هەیە لە دەست کاک میران ئەمن ینی بەڵگەکە وعدوایە 15 16 11 لە سەداخوازیوی ینی بڵاو دەکەمەوە ئەمر قەبزیە و ئەمر بتەفتیش ڕاستە ئەمەش دەبی ئەمە ئەگە بەڵگەکە گەیشتە دەستمان ئەمەش وەچی لایانی پەیوەندیدا دەچین سەردانی دادگای دەکەین و بەڵگەکانی خۆمان پێشکەش دەکەین و ئەو کاتی ئەگەر شتەکە ئەوها بیتن بە دادگاگە سەلماندی دیارە ئەمە مقەسرین بەس ئەگەر واش نەبیتن ئەمەش حەقی شکایەتوان لێ هەیە کە تەشیرمان پێ دەکاتن وەزارەت نییە دنیا زۆر زار ناوی شێخبازی دەینێتن تەشیری پێ دەکات لە گەورەی شێخباز تەنازولی نەکردیا لەبۆ چەند ئەتیباراتێکی قەدیم لەگەر بابی وەختی خۆی ئیشی کردیا لەوانەیە نەچۆ شکایەتی نەکردەوە لە زۆر تەشیری بە شێخبازی کردی کاکە تابلۆ زۆر زۆرەکانیشی مایە ینی منەوە دەزانم چەند جارێک لای منیش دیداری کردیە ئەو بۆ خۆی کۆمەڵە قسەی کردیە دۆسیەکان لە مەحکەمە بووە و بەڵگەکان ئەمن لە مەکتەبی یان لە کەسانی نزیکی شێخباز لە بۆم هاتیە کە لە دوو کەیس دۆڕایە لە شوێن تەنازولی کردی بەس ئەوە کەیسەشکەیە ئەو کەیسەشکەیە یعنی ئەو ڕووداوە ئەو کەیس بەڕاستی بەڵێ زانیاریەکەم لەسەری نییە هیچ جەناب جەمێوی ئەتوەکو پارێزەروی تا ئێستا ئاگادارنی کە لە خواروی عێراق آخر هیچ ئەوەکمانۆ نهاتێ هیچ تبلیغێک پێڕاگەان نەگەیشتە دەستەوە ینی ئەمر قەبز کە بێ ئاگاداری ئێوە ناکرێتەوە یان ئەوەتە شکایەتە کەبی مەفروزە بەڵێ مەفروزە ئاگاداری کابرێ بەرامبەر بکرێت تا ئەژێ دیفاع لە خۆی بکات نافتە ئەمر قەبز باشە ئەمر قەبز قانونی تێدا کاک میرانگە ئەمر قەبز کرابیت ڕاستە ینی ناتوانرێت شێخباز بستە هیچ وڵاتەچی ینی هەموو منفەز و شتەکانی لێدا دەخرێت نەخێر ئەوهانیە ئەگەر ئەمر قەبز کرابی ئەمر قەبزەکە ئەمە دەچین تەماشا دەکەین بزانین چی و هەڵدۆشێنیەوە 100% هەڵدۆشێن چکە شێخباز شخصێکی ئەتیادی نییە بتانی وەچی ینی سایق ماتۆڕێک نییە مەسەرەن کابراش سایق تەکسی لەگە ڕزم لەوە بابەتانە مەسەر لە جادەی شەڕ لەگە خەڵکی بکایان لە جادەی بچی ئەوی بکا و یانی نازانم شتەکە فریمەکە زۆر ناشینە بەڕاستی ئەوهای دەبینم ئەمە نازانم ئەمە شخص وەشی ینی بە دەرد لە کەم حامی کۆمپانیا بە هەر کەسێک ئێستا ئەو قسەی لۆ بجێڕیەوە لەوانەیە بەڕاستی قەشمەری پێدێ بەڵێ بەس نازانم ینی فلیمی بە قۆتر هەیە ئینسان تایم دروست بکاتە یعنی من بە دواتچوونم کردیە بەدەر لەو بەڵگەی لەکردمە من ناتوانم وەکو ئەخلاقی ڕۆژنامەگەری ڕاستی تێدا هەیە
یعنی من بەس ناتوانم ینی بە دواتچوونم کرد هە لەسەر ئەو بەڵگەیەش قسە نەبوو پەیوەندی تەلەفۆناتی شتە بووە لەگە شوێنان کردومە گوتیان ڕاستە لەگە دام و دەستگای عێراقی بەێ دەبێ ئەمە بە دوواداچنی بە بکەین چونکە هیچ تەبلیغ هیچ ئەوت بۆمان ناوێتی عادەتەن مەراحلی تحقیق تەبلیغ لە بۆ متهم دەنێردرێ ئەویش دەچی دیفاع لە خۆی دەکات ئەگەر دیفاع لە خۆت نەکە یەکسەر دەبتە ئەمر قەبس کاک ینی ئەوە چ تێدا نەعەدالەتیش تێدا کاک میران هیچ ئەو کێشەیە ئەگەر لە 1-2 دقەی بکرد ینی هۆی چییە ئەو دەڵێ کە لێیان دامەوتیان بۆ تەنازل ناکەی هەندێک لەو جۆرە قسانە دەکات کە گوایە ینی شێخ باس پارەی لێ خوارد یا پارەی ناداتەوە والله بەنسبەت ئەمە کاکە تابلۆی ئەمە محکەمە هەموو لە بینمان محکەمە یەکەمی داوای دەکرد دێگە 35 دەفتەر قەردارمە شێخ باس هیچ بەڵگەچی نەبوو داواکەی دۆڕان بەس کۆمەڵێک ئەوراقی لە دەستە کاک میران هەموو ئیستینساخە ئیستینساخش قابلی تەزویرە و قابلی دەستکاریە و دیاریشە بەس کە محکەمە دۆڕا من کاک میران ئەمن لە یەکێک لە بەندەکان یەک ئەڵێتن ئەمن لە مەکتەبی شێخ بازەوە ئەویان لۆ ناردم یا کەسای نزیک یەک ئەڵێت کابرا نەفی دەکەواتە شێخ باز و کۆمپانیا دووش ئەڵێ ئەو دەعوایە 15 ساڵی بەسەدا تێپەڕیە لە بە هەندێک ڕەتما کردەوە مادەی تەقادم هەیە تەقادم ئەگەر 15 ساڵ لەسەر حەقش تێپەڕی بۆی دێن هەتاوەکو ئیستقرار المعاملاتی پێدێن لەبەرەوەی هەر کەسێک بێ پاش 15 ساڵی بلێ من قەردارم ئەوە ناکرد ئەگەر تو تازیری لە خلالی 15 ساڵ داواکاری دەکرد نووسینەکەت دەبوو بەس کە نووسینت نەبی و داوات نەکردبی و ئەو حەقە پێی دێنن تەقادمەکە شمولی کردی ئەوە کرد ئەوە جارێکم جاری دووەم بەدەست نووسی خۆی هەیتی و خاڵیشی شاهێدا و ئینکاریش ناکەوت پێش محکەمەش ئینکار نەکردی بەڵێ ئەو دەست نووسی منە شێخ باز بە هیچ ناوەکی قەردارم نییە نە بە سیفای شەخسی نە بە سیفای خاوەن کۆمپانیا باشە يعني كاتوي قرارت كذب تشتكي كدري قدرني دعوة دورين يعني هيتي بينا ببلاصي ومن سان زارت كش بيم قلت ولي روش دست زناوة في دينام أجشت شيء ملموسة شيء هي نوسينة شيء هي أما إنه أنا أمني باب متازرة تجارة لقيا كش كردي أو دعاء حقيقة صاف كردي أو راقش الساق لكني ما أو استساق النار مبرر أو كلا بيني باب متازرة شديكا أما بيوسني ما بو موضوعي بس أجل نوسينة كبي بالفعل إلزامي بكاتن أما من ما نموشي باريكتر براسي لبو حق وشي شركة كار وشي شيخ باس بله وزو كاك ميدان بله أو إمتيتم قوت أما بالنسبة كاك تابلو بيم قوتي ولا محكمة بيم قوتي يكام إيدوام ولا خارجي محكمة بيم قوتي ولاش نشتي مو خالش لقرمان بو سري شمات كردي وقلتم كاكا تمنى دا كم خدمت بكم بس هر بقصة إنسان ناكري يا أخي خلشي بقيل زادة بلي أتو قردارمي مفروض الدليل تبي يعني أول محكمة لما تسشي عشائري دادني شي ما تسشي عرفي دادني شي أمن يا أخي تبي نم قردارمي آخر أول ناكري براستي ناكري أو هابي هم عالم يا أخي خلشي دقيقة أتو قردارمي قانون شركة كاين دياري كده يعني أودي وخلاص برا أما خدمتي ذا كما قردار بين أمن لجاتي كاك الشيخي أورو بارك الدم فيش سبيني ببي بقرم موش لبوي أورو دي دمس ناكم سبيني براستي بەڵێ کاک میرە ئەمە قسەی ترمان نییە ئەوی لەسەر مێش ڕێی هەردوو لایەن نەقڵکەین ئیتر ئەوە وەچی پێتم گوت بەنسبەتەمە ئەگەر حەقی هەیە ئەمە خزمەتی دەکەین بەس ئەو کەیسە جودایە ئەو کەیسەی خواروی عێراق زۆر جیایە ئەوەش ڕەبتی ویە ئەتوکە مەسەلەن وایە تەکمیلەی یەکترە تەکمیلەیە تەبعا بەلێ ئەوەیە وەزعەکە ئەوها دەستە ئەو بابەتانە باشە کاک میران زۆر سوپاس بەڕێزی زۆر سوپاس تەلەفۆن دەکەی ئەمە خزمەتی برای خۆ مەمنونم زۆر سوپاس کاک میران زۆر سوپاس